سەرکردەکانی عێراق و هەرێمی کوردستان خۆپیشاندان و ناڕزایەتی هاوڵاتیان بۆ مەرامی سیاسی و مزایدە و بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان بەکاردەهێنن. لە پەیامێکیدا بۆ دانیشتوانی پارێزگای بەسڕا مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دڵگرانی و خەمباری خۆی لە بەرامبەر کوژران و برینداربوونی هاوڵاتیانی ئەو پارێزگایە دەردەبڕێت. پەیامەکەی بارزانی بۆ دڵگرانی لە کوشتنی هاوڵاتیان لە کاتێکدایە تا ئێستا تەقەکەرەکانی بەردەم لەقی چوار و بکوژی ڕۆژنامەنووسان و شەهیدانی خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتی 2011 ڕادەستی دادگا نەکراون. لە بەشێکی پەیامەکەیدا سەرۆکی پارتی دیموکرات سەرسوڕمانی خۆی نیشان دەدات کە دەوڵەمەندترین شاری دنیا خەڵکەکەی بەدەست کێشەی نەبوونی ئاوی خواردنەوەوە دەناڵێنێت. سەرەڕای ئەوەی هەرێمی کوردستانیش بە ناوچەیەکی دەوڵەمەند بەنەوت و سەرچاوە سروشتەکانی دیکە ناو دەبرێت، بەڵام تا ئێستا لە پاڵ دەیان کێشەی تر ئاوی خواردنەوە و کارەبا دوو گرفتی سەرەکی هاوڵاتیانی هەرێمە. بە جۆرێک لە چەند ڕۆژی ڕابردوو بەشێکی زۆری گەڕەکەکانی سلێمانی بەدەست نەبوونی ئاوەوە ماڵەکانیان چۆڵ کردبوو. لە چەند گەڕەکێکی هەولێریش زیاتر لە 3 مانگە دانیشتوانەکەی بە تەنکەر ئاو دەکڕن. هەر لە پەیامەکەیدا بۆ دانیشتوانی بەسڕا سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان خۆپیشاندان و دەربڕینی ناڕزایی بە مافی خەڵک دەزانێت و هیوادارە ڕێز لە مافەکانیان بگیرێت و داخوازیە سەرەتایەکانیان جێبەجێ بکرێت. لە کاتێکدا لە هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەت لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتی دیموکرات بەپێی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئازادیەکانی تاکە و میدیاکاران زۆر سنووردارە و ڕێگە بە ئەنجامدانی خۆپیشاندان نادرێت. پەیامەکەی بارزانی لە کاتێکدایە پێشتریش بەرپرسانی عێراق بۆ مەرامی سیاسی خۆیان پەیامی هاوشێوەیان بۆ دانیشتوانی هەرێم ناردووە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە سەروبەندی خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە کۆتاییەکانی 2007 پەیامێکی هاوشێوەی ئاڕاستی هاوڵاتیان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کرد. دەسەڵاتداران و بەرپرسانی هەرێم و بەغدا لە جێگای ئەوەی خواستی هاوڵاتیان بەدیبێن و پشتیوانی و بەدەمەوەچوونیان بۆ خۆپیشاندانی هاوڵاتیانی ژێر دەسەڵاتیان هەبێت، ناڕزایەتی و نیگەرانەکان بۆ تەسفی حساباتی سیاسی بەکاردەهێن و دەکەونە ئامۆژگاری یەکتر کە ڕێز لە کەرامەت و مافی مرۆڤ بگرن.